بحفظيش أو فەزلی خۆیان بەسەرمان بڕواکە بەدانە ڕۆژێک لاپەڕێکم بۆ لەبەر نەدرا یعنی بەڕادەیەک ماندوو دەبووم دەبوون چمێشتێکە من هەمە بەردەوام لەو می خۆم دەکرد فەزلی خۆی گەورە ئێستامان بوو تقریبا 4 ڕۆژە توانیم الحەمدولله حفظی بەسەری خۆم بێنمە 2 دقیقە و نیو بە فەزلی خۆی گەورە وەسەمعیش الحەمدولله کە بەخوا قەت سیقەم بخۆم نەبووشت بەسەمعی هەر هەزم کەم نەکرا بەری بکەم الحەمدولله ئێستا هێناومەتە 3 دقیقە بە فەزلی خۆی گەورە سپاس بخوای گەورە گەشتم بە 48 چرکە لەبەرکردن واتە لاپەڕەیەکم حفظ قورئان کە سپاس بخوای گەورە بە 48 چرکە تەواو و لە لەبەرکردنی ناو الحەمدولله زۆر باش بووم پێشتر کەسێکم بدیت بە تعارفمان دەکرد پاژمانە دیسان ناوەکەیم لەبیر دەچەوە چەند جار وا تووشی خەڵکم دەکرد ئێستا الحەمدولله هەر کەس تعارف دەکەین دەتوانم ناوەکان لەبەر بکەم و هیچ کێشەیەکم لە لەبەرکردنی ناو نەماوە سپاس بخوای گەورە و تۆش لە زمانە بیانیەکان لە زمانی ئینگلیزی و عەرەبیم کە من پێشتر نەمەتوانی بەباشی وشەکان لەبەر بکەم بەڵام ئێستاکەنە لە ماوەی 2 هەفتەیە ئەتوانم 1700 بۆ 2006 لەبەر بکەم کە ئەچمە ماڵەوە لە مودەی ئەو 3 ساعتی کە پێشتر بۆیە محاضەرەکەم سعیتیار بکردایە کە هەر شەوەکەشمە بۆ هەندێکات هەر نەمەکرد نەمەتوانی یەمە ئێستا لە مودەی نیو ساعتێک 35 دقیقەیەکە ئەو واجباتی لەسەرمە تەواو یەکەم بۆ محاضەرەیە پێش هەموو شتێک ینی گەورەترین ئامانجی من کە بابەتی عیبادەت بۆ فەزلی خوای گەورە زۆر فەرقی کردو بەڕادەیەک تەمەنام دەکرد ڕۆژێک لە ڕۆژان ئیحضاری قەلبم لە ناو نوێش هەبوایە مەبەستا ئیحضاری قەلب یعنی زۆر بە ئاسانی دێت خشوع زۆر بە ئاسانی دێت پێشتر هەر لەوە لە ضالین بەخەبەر دەهاتمەوە هەر ئەوەندە بزانین لە ڕکاتی دووەم ئەگەر چەند تەخیریشم کردای هەروە بوو ئەین تەمەنام دەکرد ڕۆژێک لە ڕۆژان فاتحە بخوێنم بزانم لە بسم الله الرحمن الرحیم و تا کۆتایی چیم وت لە ئێستا لە عیبادەت شکر بۆ خوای گەورە سوودێکی زۆرم لە یادگە بینیوە کە بەپێی ئەو تەکنیک و ڕاهێنانەیە کە ئێوە کردوتانە منیش کردوم بە فەزلی خوای گەورە پێگەیشتم تەرکیزم بەڕادەیەک باش بۆ لە حاڵ بۆ گوێگرتن پێشتر هەندێک قاری هەبوو کە جملە ڕادەگرتن بەڕاستی تاقەت جۆراگرتنم نەبوولان دەمگوت ئاخر چۆن ئەو قاریە ئەوەندە سەریع دەخوێنێ من ناتوانم تەرکیز بکەم ناتوانم لەمانە ئاەتەکان تێبگەم ئێستا لە دوای ئەوەی تەواوبوونی ئەو دەورەیە ئەو قاریعی کە پێشتر دەمگوت زۆر سەریع دەخوێنێ و ناتوانم تەرکیز بکەم ئێستا هەر زۆر پێم هێواشە خاڵێکی دی توانای خەیاڵکردن ئیماجینیشن زۆر بەهێز دەکاتن یعنی ئەتوو لە قسەکردن کاتێک قسە دەکەی هەندێک نمونە دەهێنیەوە باشە لەو نمونانە لوت بەردە دەکەی کەوا توانای وێناکردن و توانای خەیاڵکردن چەند بەهێز بووە زۆر خاڵ بووم لە سعیکردنیانی هەندە جەردایکم ئەڕۆژ بۆ ماڵان و ئەهاتەوە هێشتا من 2 لاپەڕەم چاوە نەکردبوو بەڵام ئەسە زۆر دڵم خۆشە ئەرچم لەگەڵ یان بۆ شوێنانیەمەوە ئەو کاتی کە لێم ئەمێنێتەوە سعیەکەم و هەروەها زۆر بە خێراییش سعیەکەم زۆر بەباشی بیرم ئەمێنێ ڕێگەک و کۆپی پاستێ وایە کە چۆن لە ناو موبایلەکە تا ڕسمێ غەزن ئەکەی یا سکرینیەکەی جایکە بۆ هاوڕێی کسی بنێری منیش ڕێک وایە لە مشکمان غەزن ئەبێ کاتێک لە کتێبەکە ئەبینم ڕێک لەسەر وەرەقەکە جواب بێمەوە کاتە لە ئیمتیحانە الحەمدولله پێشتر ئەگەر شتێکم دابنایان نەم دەزانی لە کوێم داناوە یعنی بەخوا بەچەند ڕۆژ بۆی دەگەڕام نەم دەدوێت ئێستا هەر مجرد ئاوە چاوم دادەخەم ڕێک ئەو شوێن دێتە بەرچاو بە فەزلی خوای گەورە سەیری دیوار دەکەم لاپەڕی قورئان دێتە بەرچاو من خوای گەورە لە ڕیابمان پارێزێ و قسەن بەس بۆ هەندانی ئەوێ بەخوا یەکێک لە سوودانە زمان پاراوی نەک بەس لە زمانی دایک وەکو زمانی کوردی بەڵکو لە هەموو زمانەکان کە دەیزانیت ئینگلیزیە عەرەبیە تورکیە یاخود هەر زمانێکی ترە بخۆم بە ئەزمموی کەسی خۆم ئەزمموی شخصی خۆم بە شتەدا ڕۆیشتم و تەنانەت زۆر پێشم سیر بوو دەوروبەرەکەشم هەستیان بۆ گۆڕانکاری کردووە قۆناغی 12 ساڵیەکە تقریبا بە نزیکەی کۆنمەی 68 بۆ هاتەوە بەڵام بۆ ساڵی دووەم بەشداربووم لە خولێکی یادگای تایبەت مامۆستاات بۆ قۆناغی 12ەکانی کردبووە ئەو کاتر لە ساڵی دووەمان لەگەڵ ئەوە بەشدار بووم زانیم الحەمدولله کۆنمەی 90.2 بەدەست بێنم ئەوەی کە لەلانی دەرونیۆش زۆر پێم گریم کەوا جەختی لەسەر بکەمەوە ئەویش ئەوەیە کەوا توانای ئەوەی کە پێدەڵێن سەلف کۆنفیدنس یان سەلف ئیستیمتمانە بەخۆبوون ئەوەش لە مرۆڤ زۆر زیاد دەکاتن یعنی نازانم پەیوەندیەک لە نێوان یادگەهەیە جارێ نەگەیشتم و نەتیجە وەکو دکتۆرێکی موقیم بەڵام ئەوە تێدەگەم کەوا هەست بە گۆڕانکاری دەکەم لەسەر خۆم کەوا توانای متمانە بەخۆبوون و توانای قسەکردن و توانای دەربڕین و توانای گزارشکردن لە بابەتەکان بە شێوەیەکی فراوان زۆر بەرەو پێش چووە الحەمدولله پێشتر ئەگەر شتێکم دابنایان نەم دەزانی لە کوێم داناوە یعنی بەخوا بەچەند ڕۆژ بۆی دەگەڕام نەم دەدوێت ئێستا هەر مجرد ئاوە چاوم دادەخەم ڕێک ئەو شوێن دێتە بەرچاو بە فەزلی خوای گەورە سەیری دیوار دەکەم لاپەڕی قورئان دێتە بەرچاو من خوای گەورە لە ڕیابمان پارێزێ و قسەن بەس بۆ هەندانی ئەوێ بەخوا بیرکردنەوەم زۆر گۆڕام الحەمدولله چونکە بیدایەت پێش بەشداریکردنم
حاڵەتی بیرکردنەوەی من زۆر نەرێنی بوو سەبارەت بە یادگەم هەرچیم لەبەر بکرد یادەم گوت ناتوانم یان ئەوم کردبوو یاسا لە مێشکی خۆم لەبەری دەکەم بەڵام لەبیرم دەچێتەوە الحەمدولیلا ئەو شتە بە تەواوەتی لە مێشکی من سڕاوەتەوە ئێستا ئەو قەنەعەتم نەماوە ئێستا قەنەعەتی من ئەوەیە کە دەڵم دەتوانم لەبەری بکەم و لەبەرشی